کە دێنە سلێمانی سەرەتا سەردانی مەزاری جەنابی مام جەلالەکەن تەمان ئەمەش لەبەر گەورەی و پێگەی گەورەی مام جەلال هەم لە عێراق و لە کوردستانە لە پێکەوژیانی ئاشتیادنی هاوڵاتیانی کوردستان و عێراق هەروە لە چارەسەرکردنی کێشەکان و ئەو پەیوەندیە دۆستانەی لەگەڵ وڵاتانی دنیادا لە ڕابردوودا هەبووە لە سەردەمی خەباتی چەکداری و شۆڕشی گەلی کوردستانەوە لە ساڵی 1975 و پاشانیش لە سەردەمی حکومڕانی کوردستانە و پاش ئەوەش وەکو سەرۆکۆمار لە عێراق بۆی ئەم گەورە گرنگانی کە هەی بۆ زۆربەیان بیان شەو و دانانی چەپرەبووی ڕێز و فار سەرەتا سەردانی مام جەلال بکەن. هەروەها لە بەرنامەیانە هەیە کۆنسوڵی گشتی ئەڵمانیا کە بە سوپاسەوانەی سەردانی نیشتیمانی کوردستان و جەنابی هاوسەرۆکانەکان بۆی ئەوەکو مەکتەبی پەیوەندیەکانی کێتی بە خێراتێکی گەرمی ئەگری بە سوپاسێکی کە لە ڕابردوودا و لە ئێستاشە و بەرنامانێک بۆدا خەبەرگرنگێکی زۆر بە کوردستان و بەم ناوچەی بدەن و جارێکی کە سوپاسیانەکەین و بەخێر. ئەمە ساتێکی زۆر زۆر هەستیارە کە لەبەردەم گۆڕەکەی بە زمان جەلادا ئێستاوە. من شانازی ئەوەم پێ بڕا کاتی خۆی ساڵی 2009 لە بەیاوەری وەزیری گەڕەوەی ئەڵمانیا کە سەردانی عێراقی کرد بە خزمەت بەڕێزمان جەلال بگەم ئەم کاتە دەرکەم گرنگی کەسایەتی بەڕێزمان جەلال کرد ئەو ئەکتێکی زۆر سەرەکی لە بەدیریکردنی پارێزگاری هەڵەکانی گەلی کورد و هەروەها بۆ پرۆسەی دیموکراسیشدا